ئەبوبەکر گوڵانی سەرقاڵی کۆچەڵەگرتنە لەو داربەنەی کە زیاتر لە 40 ساڵەوە بە سروشتی لە ناو ماڵەکەی لە سەنتەری شاری هەڵەبجە سەوز بووە. ئێستا جگە لە گرتنی بنێشتە خاوەکەی قەزوانیشی بە فەریکەیی لێ دەکەنەوە. وڵای خۆی ئەم دار قەزوانانە لە شاخە زۆر سەوزە بێ هیچ شاخەکانە ئێتر ئەمەش سوتە لێرە سەوز بووە بەروونبوویێکی باشی هەیە ئەمە هەم بنێشتە هەم قەزوانەیە ئەگەر ئەزان بە خەڵک خەوەی تێبات و بیناژێت و خۆی لە کیسە ئەبێ بیناژی لێرە ئەبێ لە شاخەکانە سەوزە بێ بەس تەمەنی داروەن ئەبێ زۆر چاوەڕوانی بکەیت لە 25 ساڵە لە 30 ساڵە اینجا ئەبێ ببڕێ. بنێشکردن لە یەکی مانگی حوتی هەموو ساڵێک و لە وەرزی گەرمادا دەست پێ دەکات. بە چەند قۆناغێک کارەکە تێپەڕ دەبێت بە فێنکیش بەرهەمەکەی کۆ دەکرێتەوە. لە کاتی گەرمایە لە یەکی حوتا دەست پێیەکەی ئەچی خۆڵی بۆ بێژی تۆ خۆڵی بۆ ئەگری شەو ڕۆژە خۆڵەکە بێ بترشی لەبەرەوە کۆچەڵەکەی درز نەبات و لە بینی درزەکان و بێتە خوارەوە هیوایە کایشی یەکە لەبەرەوە کۆچەڵەکە جوان دەرچێ یەکەم جار کە لە لێ دەیت و کۆچەڵی لێدەی بێ هەفتەیە بخاوێنە دوایە هەمترۆ لە لەی ترێ دەیت بۆ جاری دووهەم ئەگەر سەیری بکەی ئەو بنێشتە سەوزە کە هاتە دەرو ئەوە ینی قەتعی بنێشتەکەیەکە وەکو چۆن دەمارە بڕێت و پەیوەسایەت و ئیژەوە پەیوەسات و هەمترۆ برینارێکدۆ لەسەری ئەوە هەمترۆ بنێژێتە خوارەوە. بەهۆی هەڵکەوتەی چەند شاخێکی سەخت بە دەوروبەری هەڵەبجەدا لە شاخەکان هەزاران داربەن سەوز بوون. بەشێک لە هاوڵاتیان لەو دارانەیان لە ناو ماڵەکانیاندا ڕواندووە و سوودیان لێ وەردەگرن. ئەم قەسقوانە بێژین هێمە ئەم دیوارمانە کردگە کەیوانۆم هەڵی کێشا هاودیە لە ڕانیاییە نیایەسی قەڵاتەیەکی وە دەورا کردگە من هۆسایەکم بۆ ساتی ناساتێوتی هاتان لە قەسقوانەکەم وێ حەدی خۆی زیادی لێدریا ئیتر بنێشتیش زانینی گەرەکە بەڵام بنێشت ڕزقێکە خوا ئەیدا. ئێستا بەهۆی زۆری بەرهەمی بنێشتەوە چەند کارگە و براندێکی کوردی و خۆماڵی بۆ بنێشتی کوردی لە هەڵەبجە دروست کراون. بەرهەمی بنێشتەکە بە چەند شێوازێکی جیاواز لە بازاڕدا ساغ دەکەنەوە. بنێشتەتاڵە بەرهەمێنین بە ڕێگەی کوڵاندن بە قیاس و بە لێزانینی خۆمان هەتا ئابێتە بنێشتی کوردی ئەسلی کە بتوانێت بخورێ و بجاورێ نەبنووسێ بەدانە و نەدانیش عەزێت بە ئەمە بنێشتی کوردی ئەسلی و کە سوودێکی یەکجار زۆری هەیە بۆ دانەکان بۆ ئەو کەسانی کە مەعیدەیان ئازاری هەیە بۆ ئیسلاحەتی مەعیدە بەعام. مانگی هەشت وەک کوردەواری دەڵێن لەگەڵ هەڵاتنی گەلاوێژدا بەرهەمی بنێش کۆ دەکرێتەوە. ئێستا شارەزایانی بنێش دەیانەوێت بە ڕێگا نوێیەکان بەرهەمەکە لە هەڵەبجە زیاتر بکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.